عەلی مەحموودی تەمەن 55 ساڵە. ئەو هاوڵاتی خەڵکی کەلار کە شەوی دووشەمەی ڕابردوو دوای 45 خولەک لە وەستانی دڵی بە هەوڵی تیمە پزیشکەکانی نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار لە حاڵەتێکی دەگمەندا دووبارە ژیانی بۆ گەڕایەوە. کە هات بۆمان بوراوە بوو، ئاگەی لە خۆی نەبوو، هۆشی لە خۆی نەبوو، جانا دڵی ئیشی ئەکرد. دوای چەندین سایکل چەندین جار لە شێلانی دڵ و چەندین سایکڵی CPR و فریاکەوتنی سەرەتایی کە بۆمان کرد، توانیمان دوای ئاوا تقریبەن چارەکێ دڵی دووبارە بێنینەوە ئیش. لە مای ئەو 45 دقەیەیە ئەو کەسە چەند جارێ و تقریبەن 5-6 جارێ دڵی ئەوەستا و ئەهاتەوە. دوای بوژانەوە و کەوتنەوەکاری دڵی لە کەلارەوە ڕەوانەی نەخۆشخانەی پسپۆڕەکانی دڵ لە سلێمانی کراوە. دەست بەجێ لێرە لەلایەن تیمێکی پسپۆڕەوە نەشتەرگەری قەستەرە و شەبەکە و باڵۆنی بۆ کراوە. ئێستا لەژێر چاودێری تەندروستیدایە و بەوتێن پزیشکە کە نەشتەرگەریەکەی بۆ کردووە. ژیانی قۆناغی مەترسی تێپەڕاندووە. ئەمەش لە ماوەیەکی کورتە و لەگەڵ ستاف و کارمەندانی بەشی قەستەرە نەخۆش بڵین نەشتەرگەری قەسەر و شەبەکە و باڵمان بۆ ئەنجامدا ئەو دەمارێکی لە لای ڕاستی گیرابوو بۆ هۆی ئەو توشبوون بە جەڵتەی دڵ و وەستانی دڵی. ئێستش نەخۆشەکە باری تەندروستی جێگیرە و سواز بۆخوا زۆر باشە. هاوسەری عەلی مەحموود کە لە نەخۆشخانە هاوڵێتی دەکات دەڵێت هاوسەرەکەی پێشتر هیچ کێشەیەکی تەندروستی نەبووە و لەپەر تووشی ئەم حاڵەتە بووە. بەیانی هەڵسیا قاڵتیشتم بۆی حازر کرد، وتم عەلی ئەگەر باش نیت مەڕۆ دەوام مەکە، وتی ناباشم وانیم. ئەیتر تقریبان عەلی 8 کەم دەرەقە و 8 دەرەقە هاتنە شوێنە چوو بە دەوام. لە کات کارکردنە ئیتر ئاوایی بەسەر هات و وتیان هیچی بۆ ناکرێت. 45 دقە لە لێدان کەوت. کارمەندێکی زیرەک ڕێز و سڵاوم بۆی هەیە، قوربانی بم، ئیشێکی باشی بۆمان کرد، عەلی گەڕان و بۆمان. عەلی مەحموود دانیشتووی شاری کەلاری سەر بە پارێزگای سلێمانیە و کارمەندی هێزانمنیەکانی کەلارە. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا دوای نەشتەرگەری بۆ بکرێت و بە تەواوی بگەڕێتەوە بۆ نێو ژیانی ئاسایی. مەریوان عەبدوڵڵا، کورس سات نیوس، سلێمانی.